زۆری نەمان ئەزانین کاتێک کە گرافیک دیزاینەرێک لە لای خۆمان تەعینەکەی لە بیدایەتە لە چەند مانگی بیدایەتە زۆر ئەکتیڤە و زۆر ئیشەکانی جوان و ئیبداعی پێوە دیارە. بەڵام هەر ئەوەی کە چووە سەرسکە سێرەکەی ئیتر بەرە شتەکان لاوازە بێ. هۆکاری ئەوە چییە کە دیزاینەرەکەت لاواز بووە و ئیبداعی پێ نەماوە و نازانێت کە چیت بۆ دیزاین بکات. باسی ئەو خاڵانە ئاکەین کەوا لە دیزاینەرێکە کات داهێنان ئەنجام نەیە لە ڕووی دیزاینەکانیەوە. من ڕۆزا ئومێد زیاتر لە ماوەی 5 ساڵە لە بواری گرافیک دیزاینە کارەکەم. لە ماوەیەم 5 ساڵە کۆمەڵێک زانیاریم کۆ کردوتەوە ئامانجمان لە ڕێگەی ئەم یوتیوب چانەڵەوە بۆ تۆی ئازیزی پێشکەشکەم. ئێستا با بچینە سەر بابەتەکەی خۆمان. طبعاً دیزاینەرەکان زۆر ئەکتیڤن، زۆر ئیبداعیەکەن کاتێک کە لە بیدایەتی وەرگرتنیان لە هەموو کۆمپانیایەک. بەڵام بەرەبەرە خاوە بنەوە، بەرەبەرە ئیبداعیان پێنامێنێ، بەرەبەرە ئیتر لاوازە بێت و پۆستەکانی یەک شێوازە و ئیتر هیچ داهێنانێک لە دیزاینەرەکەت نابینیت. لەبەرەوەی چەند مانگێکە لەگەڵ بەڕێزدا ئیشەکات بۆیە تەبیعەتی تۆی بە تەواوەتی بۆ دەرکەوتووە. ئەگەر تەبیعەتی تۆ لەو جۆرانە بێ کە حەزت یەک ستایلی دیزاین بێ، ئەو بەردەوام هەوڵی ئەوایە کە دڵی تۆ ڕابگرێت و هەر لەسەر ئەو ستایلا دیزاینەکانت بۆەکە. پێی بڵێ ئەمە داهێنانی تیا ئەمە شتێکی جیاوازم پێشکەشکەی ئەم جاریان بەمە وای لەیەکەی جموجوڵێکی تێبکەوێتەوە و لەسەر ئەو ستایلە کۆنە نەبێت کە 3 مانگە خەریکەتی. بۆیە هاندانێکی پێویستە تاوەکو یارمەتی بێت. خاڵێکی تر ئەوەیە زەختێکی زۆری ئیشەکەی لەسەرە. بۆ نمونە زۆرترین پۆستت لێ ئەوێت لە ماوەی ڕۆژەکە یان هەفتەیەکە. ئەویش بۆ ئەوەی زۆرترین ڕێژەی پۆست پێشکەشی تۆ بکە، ئیتر بیری لەلایەنە کریتیڤ و ئیبداع و داهێنانەکان نامێنێتەوە، بەڵکو تەنها تەرکیز لەلای ڕێژەی پۆستەکانە بێت کە ئامادەی کات و بیاتە دەستی تۆ، کە ئەمەش خاڵێکی زۆر مشکیلەیە. بۆیە پێویستەکە ئەو کەسانی کە ڕێژەی پۆستیان زۆرەوێ هەوڵ بەن هەندێک کەمی بکەنەوە تاوەکو دیزاینەرەکەش فریەی داهێنان بکەوێت کە تایە بکات. حاڵەتێک هەیە پێوترە حاڵەتی بێرناوت، کاتێک کە کەسێک زۆر ئیشەکات یاخود بەردەوام یەک ستایل دووبارە هاکاتەوە یاخود ئیشەکەی لۆدێکی قورسی لەسەرە، ئەم کەسە تووشی حاڵەتی بێرناوتە بێت. بێرناوت ئەو هەست و شعورەیە کە کەسەکە هیچ ئیبداعێکی پێ ناکرێ، تەنها وەکو ڕۆبۆتێک ئیشەکات بە بێزاریە و دایمەن خەریکی بێتاقەتیە و خەمۆکیەکی بۆ دروسە بێ و هیلاکە و خەوی ڕێک نییە، بێزارە، نازانێت چی بکە. ئەمە بێرناوتی پێوترێت کە زۆرینەی کات لە بابەتە پزیشکیەکانە ئەگەر زیاتری لەسەر بخوێنەوە زۆر شتێکی باش ئەبێت. بەڵام من ئەوەندەی ئەتوانم پێت بڵێم کە بێرناوت ئەو هەست و شعورەیە کە لە کەسێکا ڕوئەیە بەهۆی لۆدی زۆری ئیشکردن یاخود ژیانەوە بێ ڕوبەڕووی ئەبێتەوە. بۆیە پێویستەکە برێکێک ئیسراحەتێک وەربگرێ تاوەکو بێتەوە تایم. بۆیە گەرم حاڵەتە لە دیزاینەرەکە تا بەدی کرد ئەوە دیارە لۆدێکی قورسی ژیان و ئیشکردنی لەسەرە، پێویستەکە کاتێک وەربگرێ تاوەکو ئەو شتە بکە کە خۆی زۆری حەز لێیە بۆی ئیبداعی بۆ بگەڕێتەوە. خاڵێکی تر ئەوەیە ڕخنە ڕوخێنەرەکانی بەڕێزت. بۆ نمونە کۆمەڵی ڕخنەی قورسی لێگریت کە نازانێت چی بکە و چۆن بکە، ڕخنەکانی پێڵی بەس ئەنجامی پێناڵێ، ڕخنەکانتی پێ ئەڵێ بەس پێناڵی کە چۆن چاکی بکە، ڕخنەکانتی پێڵی بەس ئیشکێنیتەوە لای کۆمەڵێک لە ئیشکەرەکانی لە بەردەستت ئیشکێنیتەوە، کارمەندەکانی بەردەستت ئیشکێنیتەوە. ئەمە وای لێ ترسی بۆ دروستە بێ کە دیزاینەر ترسی بۆ دروست بوو بە هیچ جۆرە نازانێت داهێنان بکات. تەنها ئەوێت ئەو شتە بکە کە تۆ پێڵەی کۆپی پێیست لە بەروی ڕخنەکانت لی ئەترسێ. بۆیە پێویستەکە ئەو ترسە لە ناخی دیزاینەر دەربهێنی، دەستکراوی بکەیت، پێی بڵێ ئیبداع ئەم بۆ بکە، پێی بڵێ دەستکراوەیە ئەمە داهێنانێکی تیا بکەیت، مرتاح بە دڵە خۆش بە چی ئەەکەی بیکە. ئەمە بەرە وای لێ کات کە ئەم دیزاینەرت ئەگەر ئێستا شکستی هێنابێت و لەسەر یەک ڕیتم بێ، بەم شێوازی تەعامولکردنە وای لێەکەی ئیبداعی بۆ بگێڕێتەوە و داهێنان ئەنجام بات. بۆی هیوادارم هێواش شتەکانی پێ بڵێیت تاوەکو ئەویش داهێنان لە کیز نەیات و بەردەوام هاندانێک لە قسەکان تا هەبێ یاخود لە ڕووی مادیەوە هاندانێکە بێ، ئەمە ژوای لێیەکە بەردەوام بێ لەسەر ئیشەکەی بەداهێنانەوە بەردەوام بێ. گەر سوودت لەم ڤیدیۆ بینیوە ئەوە بۆ زۆرترین خاوەنکاری بنێرە تاوەکو سوودمەند بێ لەم ڤیدیۆیە.